بەڵێ وەک دەزانین کە 12 ساڵە کە پارتی دیموکراتی کوردستان کۆنگرەی نەبەستووە. لە کاتێکدا ئێمە دەزانین ئەم حیزبە چەندە دادپەروەرانە لەگەڵ پرسە کوردایەتیەکان مامەڵە دەکات و هەمیشە جەخت لەسەر پرسە کوردایەتیەکان دەکات. هۆکاری نەبەستنی کۆنگرەش بۆ ئەو بارودۆخە دەگەڕێتەوە کە کوردستان لە ماوەی ئەو 12 ساڵە تێکەوت بوو کە هەرە گرنگترینی ئەو ڕووداوانە یاخود ئەو هۆکارانە ڕوبەڕووبوونەوەیان بوو یاخود کوردستان و پێشمەرگە و بارودۆخی ئەمنی کوردستان بوو کە ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ داعشە هەبوو. بۆیە 12 ساڵ بەسەر بەستنی کۆنگرەی 13 ما تێپەڕێتوە، ئەمڕۆ کۆنگرەی 14 دەبەسترێت. شرۆڤە و بۆچوونی جیاواز هەیە. دەمانەوێت لەم سێ ڕۆژەی کە کوردستان 24 ڕووماڵی تایبەتی هەیە تەواوی ئەو شرۆڤانە بخینە بەردیدی ئێوەی بینەر و بیسەری هاونیشتیمانیانی کوردستان. ئەم بەیانیە دڵشاد وەسانی نووسەر و چاودێر و چاودێری سیاسیە بەڕێزیان کە ئەم بەیانیە ئامادەن لەگەڵ ئێمە سەبارەت بە کۆنگرە گفتوگۆ دەکەین و قسە دەکەین. بەخێر هاتیت دڵشاد. سپاس ئەم بەیانیە ئامادەی لەگەڵمان لە ڕووماڵی تایبەتی کوردستان 24 بۆ کۆنگرەی 14می پارتی. پێش هەموو شتە بابزانی ئامانجی کۆنگرە چییە و بەگشتی پارتەکان دەیانەوێت بە بەستنی کۆنگرە چ شتێک بگەێنن، چ پەیامێکیان هەیە؟ خۆی هەر پارتێکی سیاسی کە دادەمەزرێت لە ئەساسدا دەبێت ئامانجێکی هەبی، ینی ئەو پارتە بۆچی دامەزرێت. بۆ دەمێت سەری ئەوروپاکار پارتەکان و ئامانجیان هەیە، مەسەلەن ژینگەیە بابەتی تراوانەیە. بەڵام باردۆخی کوردستان جیاواز بە لە وەختێکدا پارتی دیموکراتی کوردستان هەل دامەزرانی و تەمان ئامانجی باڵای هەیە بۆ بەڕاستی ڕزگارکردنی نیشتیمانی کوردستان و نەتەوەی کوردستانە لە ژێر دەستێکە هەبوو و بگاتە ئامانجە باڵەکەن. بەڵام سیر دەکەن هەر قۆناغێک تەمان کۆنگرە لە بەرەوەی باڵاترین دەسەڵاتی حیزبە لە هەر حیزبێکدا تەمان ئەو لە کۆنگرەدا جارێکی تر یعنی بە پێی قۆناغەکان داڕشتن دەکرێتەوە. اینجا سیر دەکرێت لە کوردستاندا لەبەر بارودۆخە جیاوازەکان هەست دەکرێت نتوانراوە تا ئێستا بە پێی قۆناغ یعنی ئەو بە پێی پێرۆ تەنانەکە 4 ساڵ جارێکە کۆنگرەکان بەستێت. تەمان ئەمەش بۆ بارودۆخی زۆر جیاواز دەبگەڕێتەوە، یعنی قۆناغەکان وان بۆ نمونە مەسەڵەن سەری کۆنگرەی یەکەم دەکەێت 46، کۆنگرەی دووەم 50ەکە، مەسەڵەن کۆنگرەی سێم 53 لە کەرکووک هەر شوێنە لە تاریخی پارتی دیموکراتی کوردستان تەنیا 2 کۆنگرە کەمترین ماوەیان لە بەردەم بووە، کۆنگرەی 4 و 5 کە 6 مانجی خایاندووە. ئەوە ئەگەر مقارنە بکەن ئێستا کە 12 ساڵی تێپەڕیوە تەمان ئەوەش بۆ باردۆخ خۆی جیاواز دەگرێتەوە. هەتا 3 کۆنگرە لە قۆناغی زۆر نهێنیدا بۆ پارتی کاری کردو. کۆنگرەی 4م پاش 1950 کە گەڕانەوەی بارزان نەمەلیەتی سۆڤێت و ئەو گۆڕانکاران لە عێراق ڕووزە پاشایەتی نەماوە بابەتانە، یعنی باردۆخە کاتە پێش ئەنجا سەرڕای ئەوەش دیسان جارێکی تر کە یاسایەک دەرەچی لە عێراقدا یاسایی کۆمەڵە و بابلەن جەمعیات و ئەحزابەوانە پێویستە حیزبەکان کۆنگریان هەبێ. لەبەرەوە پارتی زارشکە کۆنگرە دەبەستێتەوە کەواتە 6 مانگ تێپەڕ بزانن لەوێ کەواتە ئامانجەکان دیارەکرێن. بەڵام ئێستا سیر دەکرێن مەسەن ئامانجی ئێمە کە سێری بکەن بۆ نسبەت کۆنگرەی 4 جیاواز لەگەڵ کۆنگرەکانی تر. سێری کۆنگرەی 9 بکەین با بڵێن کە دوای نسکۆی شۆڕش ئێلولە کۆنگرەیەکە کە قۆناغێکی زۆر سەخت کوردستان و خەڵکی کوردستان و پارتی پێدا تێپەڕیوە، پێویستی بۆ قۆناغە بۆ هەستانەوەیە کە بۆ پێویستی بۆ چۆن بۆ قۆناغی داهات و کە زۆر سەخت بە کۆنگرەی 4 لە هەمویان ڕەنگە جیاوازتر بە جیاوازەکەیشەوەی کە زۆری تێپەڕیوە ڕاستە. بەڵام پارتی دیموکراتی کوردستان کە لە هەرێمێکدا کە بە پێی دەستور و یاساکان دەسەڵاتیەوە حیزبێکە کە زۆرینەی هەم لە هەرێمی کوردستان و هەم لە ئاستی عێراقیشدا کە تاکە حیزبێک ماوەتەوە کە زۆرینەی کورسیشی بەتەنیا هەبە بێ ئەوەی ئیتیلاف و با بڵێن کوتلەی لەگەڵ هەر حیزبێکدا هەبێ. بەنسبەت ئەم کۆنگرەیە لە هەرێمی کوردستاندا بەڕاستی ڕووداوی زۆر گەورە تێپەڕیون. مەسەڵەن یەک لەوانە با بڵێن ئەو ڕووداوانی کە داعش هات و گۆڕانکاری گەورە لە عێراق و پەلاماردنی هەرێمی کوردستان و بەرەنگاربوونەوەی پێزی پێشمەرگەوە ئەمە و کاتێکی زۆری خەیاند. دوای ئەوەش تەمان هەر لەگە پێشەوەی داعشش بێ بەڕاستی بەغدا کە بودجێ هەرێمی کوردستان بڕی باردۆخی هەرێمی کوردستان بە زۆرێکی تر ڕۆیشت. دیسان ڕووداوەکانی تر پارتی لەگەڵ حیزبەکانی تر خۆیان بۆ ڕووداوێکی زۆر گەورە ئامادەکردەوەش مەسەلەی ڕێفراندۆمی سەربەخۆی کوردستان بوو کە ئەوە خاڵێکی گرنگە بەرزە پارتی دیموکراتی کوردستان کە نەیتوانیوە بە درێژایی مێژوو ئامانجەکانی خۆی و هەروەها دروشمەکانی خۆی داواکانی خۆی بشارێتەوە. یعنی ئەوە زۆر گرنگە لە ناو پارتی سیاسیدا کە بەڕاستی ئەگەر سیر بکەن لە مێژوو ئێمەدا دائیمەن ئێمە لە حیزبە سیاسیەکان ئەگەر مێژونووسەکان خەڵکی سیر بکە پێویستمان زۆر بە ڕاشکاویەک هەبووە. یعنی ئێمە لە 100 ساڵی ڕابردوودا ئێمە چمان ویستە کوردستان خەڵکی کوردستان چی پێویست بووە. هەتا وەرە سەرەتای سەدەی 20 بەڕاستی ئێمە پێویستمان بە حزورێکی زۆر گەورەوە بکە گۆڕانکاری گەورە لە ناوچەکە هەبووە. عێراق جارێکی تر دروست دەکرێتەوە، کوردستان خراوەتە سەر عێراق. یعنی تۆ پێویست بەوەی ئامادەکاریەکەوە. لەبەر ئەوە بەڕاستی ئەو ڕووداوانەوەیان کرد کە ئێمە
دیتمان لە قۆناغی پێش کۆنگرە ئەو ڕووداوانێک کە هاتنە پێشەوە بارودۆخێک هاتە پێشەوە کۆنگرە بۆ با بڵێن ڕێفراندۆم ناڵم شکست خۆمە غەڵەتێکی گەورەیە کە دەڵێن شکست بەڕای من شکست ئەوەیە کە خەڵکی هەرێمی کوردستان نەسەدا 93 دەنجیان بدا باە بیانگوت پێ ئێمە سەربەخۆی من نایە طبعا ئەوە سەرکەوتنی خۆی بەدەستهێناوە بەڵام طبعا کە گۆڕانکە ئەشتی تر بەدوودا ڕووداوی تر بەدوو خیانەتی بەدوودا هات بۆ ئەوەی بدەهات با بڵێن بارودۆخێک هاتە پێش ئێستا پێویستە بۆ ئەو خۆناغی داهات و بەن ئامانجەکان دادڕێژێت جارێکی تر زۆر باش ئەوەی کە گرنگە ئێستا باسی لەوە ئەکرێت 12 ساڵ بەسەر ئەم کۆنگرەیە تێپەڕیوە و ئێستا کۆنگرەیەکی دیکە ساز ئەکرێت ئەخۆ چ گۆڕانکاریەک دەکرێت لەم کۆنگرەی چواردەم لە کاتێکا کە ئەم ماوەی 12 ساڵە کۆمەڵە گۆڕانکاری وەک جەنابەت باست کرد لە کوردستانە هەبوو وێزگەی سیاسی جیاوازمان بینیوە کە یاخود ڕوبەڕووی ڕووداوی جیاوازیش بوون هەر لە پەلاماردانە وەک باست کرد ئەم 12 ساڵە پێت وایە کۆنگرە چۆن لە کۆنگرەی چواردامە یاخود کۆنگرە چه ئامانجێکی هەیە بۆ ئەو 12 ساڵە و دەستی کەوتو کە لە کۆنگرە ئەنجامی بدات حزبەکان وەک باسم کرد ئامانجی جیاوازیان هەیە بەڵام لە هەمان کاتیشدا تێڕوانینی هەموو خەڵک و تێڕوانینی لایەنە سیاسەکان ناوەندە سیاسەکان ناوەندە دیپلۆماتیەکان تەنانەت ناوەندە نێودەوڵەتەکانیش جیاوازە بۆ حزبەکان بۆ نمونە پارتی دموکرات کوردستان بەپێی ئەو پێگەگرنگێکی هەیەی یعنی ئەمڕۆ کە کۆنگرە دەبەسێ نەک هەر دەتوانین بڵێن نەک هەر لایەنگران و هەواداران و ئەندامانی پارتی خەڵکی کوردستان بەڵکو دەتوانم بڵێم دوژمنەکانی پێش خۆی پێش هاوادارەکان ئێستا چاوەڕێی کۆنگراکن و متابعەت جدیشی ئەەکەن بزان ئەو کۆنگرەیە بە چ ئاراستەیەکدا دڕوا بڕاستی هێز ئەقلیمیەکان هێز نێودەوڵەتەکان یعنی ئەوەش بۆ ئەوە دەگەردو کە پارتی پێگەیەکی گرنگی هەیە لە کوردستاندا ئەو پێگە گرنگە لە کوردستان و لە عێراقدا لەبەرەوە چاوی خەڵک چاوی هەموو دنیا کە لەسەر بزانین بەچی ئەوڕۆ بەس ئاراستەیە گەڕوە اینجا ئەوەی کە گرنگە لە بەنسبەت ڕووداوەکان کە ڕویان داوە بەڕاستی پێویستیان بە هەڵسانگاندنێکەیە و پێویستیان بەوە هەیە پارتی تێڕوانین بۆ قۆناغی داهات و چۆن دەبێ هەڵسەنگاندنی بارودۆخی ئیقلیمی بارودۆخی نێودوڵەتی بارودۆخی ناوخۆ لەبەرەوە بەڕاستی ئەو ڕووداوە زۆر گرنگەوە پێویستیش بووە ڕاستە 12 ساڵی تێپەڕ و بەڵام ڕووداوەکان وەک باسمان کرد هەرێمی کوردستان جیاوازە لەگە وڵاتان و ناوچەکانی ترکەن تۆ ناتوانێت لە تەوقیتی خۆدا ڕێک لەبەرەوە پارتیش حیزبێکە کە وەک باسمان کرد هەم دەسەڵاتیان پێگەیەکی گرنگی هەیە ئەو پێگە گرنگە وای کردو کە بارودۆخ ڕێگەی پێنەدا کە لە کاتی خۆیدا کۆنگرەکە بەستێت چکە مەشغول بە کاروباری تر مەشغول بە با بڵێن ڕوبەروبوونەوەی شەڕی داعش لە ڕێی حکوومەتی هەرێم و هێزی پێشمەرگە و هەروەها ڕووداوە گرنگەکانی تر و ئەو بەرپرسیارەتی کە پارتی لێرە هەیەی زۆر گرنگە بەڕاستی یعنی وەک باسمان کرد ئێستا بۆ من ناو کوردستاندا ئەگەرچی تا ئێستا لە دوای ڕاپەڕینی 1990 لە دوای 1990 کە حکوومەت پێکەندراوە تا ئێستا لە هەرێمی کوردستان یعنی حکومڕانیە با بڵێن حکوومەت حزبێک بە تەنیا پێچی نهێناوە حزبەکان دائیمەن هاوکار بوون و دەتوانین بڵێن هەموو حکوومەتی ئیتیلافی بوون بەڵام لەنێو ئەوەشدا سیر دەکرێت کە پارتی دائیمەن مەسئولیت هەڵدەگرەوە لایەنەکان زۆر جار مەسەر ناکۆچیەکان وا کۆکێتەوە کە دێتە سەر کێشەی گەورە دێتە پێشەوە پارتی لە سەحەکە بە تەنیا هەڵدرێتەوە بۆیە ئەو یەک لە خاڵە هەرە گرنگەکانی کە پارتی توانوێتی لەو قۆناغە سەخانەشدا تێپەڕێنەوە کە شانە بداتە بەر پرسیارەت لێرە بەنسبەت ئەو خاڵێکی گرنگە چۆن حزب دەتوانێت شان بداتە بەر پرسیارەتی بەر سەختیەکان ناخۆشیەکانی قۆناغە دێتە پێشەوە ئەو یەک لە سیفات سیما گرنگەکانی تیکە پێ ماوەتە کە لە ساحەکە دەیمەت بۆیە بەڕاستی چاوی خەڵکی لەسەرە چونکە ئەو ڕووداوانی هاتنە پێشەوە ئێستا بوون عێراق لەگەڵ عێراقدا مەسەلەن بۆ نمونە مەسەن چاوەڕێ دەکرێت کە لە دوای ڕێفراندۆمی سەربەخۆی 2017 یعنی هەم لە ناوخۆی کوردستان و هەم لە ناوخۆی عێراق هەم لە هەندێک هێزی تریش یان پێیان وا بووە کە ئەوە شتێکی گەورە ڕووداوە لەوانەیە پارتی لە ناوی خەڵکی کوردستان و سزا بدرێ کە هەڵبژاردنی 2010 دەکرا پێیان وا بێت چاوەڕێ ئەکرا یعنی شکستێک دێنێ و خەڵک دەنجی پێێن بەڵام دەرچوو پێچەوانەیە تامان ئەوەش خاڵێکی گرنگ نەکە بنسبەت هەرێم کوردستان بنسبەت دەرەوە ئەو هێزانە وەک باسم کرد چاودێریەکەن یعنی بینیان کە بەڕاستی ئەوەش پێما وەک ئەوە بوو کە لەبەرەوەی هەوڵیاندا پارتی تۆمەتبار بکرێت کە شتێکی خراپی کردووە یعنی تاوانبار بکرێت کە ڕێفراندۆمی کردووە بەڵام لەلایەن خەڵکەوە سزا بدرێت دەرسکەوە وانە بوو یعنی لا هەرێمی کوردستان و بەنسبەت پەرلەمانی عێراق پەرلەمانی ئێرە کە دەرس و دیسان زارێککە حزبی یەکەم دەرچووە بۆیە بەڕاستی چاوی دنیا لەسەر ئەم حیزبەیە لەسەر کۆنگرەکەیەتی گرنگی شە لە ناو کۆنگرە تاپان زۆر شت گرنگ هەیە مەسەن هەڵبژاردننی سەرکردات یەک لە خاڵە گرنگەکانە بەڵام لە هەمووی گرنگتر دید و تێڕوانینی پارتی بۆ قۆناغی داهات و گرنگەکە چ نەخشەیەک دادڕێژێ ئێمە لەو قۆناغی بینیمان ئەو ڕووداوە گرنگانە هەبوون ئایا ئەو ڕووداوانەکە دێنەوە پێشەوە و تحدیاتەکانی ناوخۆ لا پەیوەندی لەگەڵ لایەنەکان تامان لەگەڵ هەموو ئەوانەشدا پارتی دائیمە تێڕوانین وا بووە کە سەیر دەکرێت لە مێژوەکەیدا لە پەیوەندیەکانی لە ناوخۆ لەگەڵ ئەحزابدا دائیمەن دیدێکی دیار و جیاوازی ئەوش ئەوەیە کە هەوڵدا لەگەڵ ئەحزاب
وەک خۆی سەیری بکە وە خۆی کە هەیە پەیوەندیەکانی بەڵام وەک باسمان کرد هەرچەندە زۆر جارێش هەوڵ درێ پارتی لە سەحەکە بەتەنیا بەهێڵدرێتەوە بەڵام لەگەڵەوەشدا هێشتا دیدیەکانی زۆر گرنگە بۆ لایەنە سیاسەکە کە پێی وایە گرنگە پەیوەندی لەگەڵ حزاب هەبێ زۆر باشە. بەڕێز دڵشاد ئێستا جەنابەت ئاماژەت بۆ کرد کە لە هەموو شوێنەکە و چاو لەسەر ئەم کۆنگرەیە و ئێمە دەزانین سەرۆکایەتی ئەم حزبە و سەرکردایەتی ئەم حزبە کەسێکی حەکیم و ڕەشید بەڕێوەی ئەبات و کۆمەڵێکیش گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی ئەکرێت و ئەتوانین بڵین کوردستان ناوچێکی ئارامە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. پارتی دیموکراتی کوردستان بە سەرکردایەتی ئەم کەسە حەکیم و ڕەشیدە چۆن خۆی ئامادەکات یاخود چۆن لە بەرامبەر ئەو گۆڕانکاریانە دەتوانێت ئامادەکاری بکات و چی دەکات بەرامبەر ئەو گۆڕانکاریان کە بە تایبەت ئێستا لە عێراقا ڕوئەدات لە پێکێنانی حکوومەت و هەموو ئەو گۆڕانکاریانی کە ڕوویداوە. گرنگجێکە لەوەدا وەک باسمان کرد جەنابی سەرۆک مەسعود بارزانی کەسایەتێکی گرنگ نەگل بە تێڕوانینی ناو هەرێمی کوردستان بەڵکو بەڕاستی ئەوە سلمێنراوە کە جیهان سەیرێکە کە کەسایەتێکی گرنگە و لە نێو ڕووداوەکاندا ئەو تحدیاتی خۆی هەیە بەڕا دەتوانێت چۆن ڕوبەروی ڕووداوە گرنگەکان دەبێتەوە مەترسیە گرنگەکان بەسەر هەرێمی کوردستاندان یعنی ئێمە لە سەختترین قۆناغدا بینیمانەکە ئەو توانیوێتی بۆ بنەخشە و پلان و ئەو حەکیمێکە خۆی هێتی چۆن ڕوبەروی ئەو ڕووداوە گەورانە دەبێت بۆیە بەڕاستی لە تێپەڕاندنی قۆناغە سەختەکاندا ڕۆڵی گرنگی هەیە وەک باسم کردکە لە دوای نەکسە با بڵێن نسخۆی 75 کە کارەساتێک گەورە بۆ لەوێت چۆن تی هەڵتونەوەیەکی گەورە کراوەکە بە ڕۆژگاری ئەم ڕۆگەیشتن و ڕاپەڕین بە هەماش ئێستاش بە هەماشەوە یعنی بەڕاستی چاو لەسەر کەسایەتی گەورە و دیپلۆماتکار و با بڵێن سیاست مەدارە وەک جەنابی سەرۆک بارزانی کە چۆن دەتوانێت لەناو هەرێمی کوردستاندا ڕوبەروی کێشەکان بێتەوە تحدیاتەکان چۆن لەبەرەوە پارتی گرنگەکەی لەوەدایە کە ئەمڕۆ کەسایەتێک سەرۆکایەتی دەکات کە لەسەر ئاستی جیهان ناسراوە جیهان چاوی لەسەر ئەو کەسایەتێکە تێڕوانینەکانسی من بینیمان لە عێراقدا بەڕاستی وەک باسمان کرد لە کاتێکدا لە بەغدا لە محکەمە و دادگا هەوڵەدرا کە سەرۆک بارزانی تۆمەتبار بکرێ و دادگایی بکرێ و کەشتێکی خراپ بکرێ و بەڵام بینیمان یعنی بە پێچەوانەوە کە عێراق تووشی باردۆخی سەخت دەبێتەوە ناکۆچی گەورە دێتە پێشەوە لایەنەکان ناتوانن حکوومەت پێگەبرن هەتا ئەم جارش بەڕاستی یعنی دیتمان کە پاش هەموو ئەوەی یەک ساڵی ڕێک کە هەڵبژاردن لە عێراق کراوە نەیانتوانی بگەن هیچ نەتیجەیەک تا بەڕاستی کلیلەکەی لێرە کراوە لە هەولێر و لە سەری بڵند کە وەفدەکان ڕۆژانە خەڵک داهاتن سەردانی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆک بارزانیان دەبینیم تەنانەت ئەو لایەنانێک کە ڕۆڵی سەرەکی و کاران هەبوو کە توانیویانە سزای هەرێمی کوردستان بدەن ئەوانە هەستیان کرد کە بەڕاستی کلیلی کردنەوە و کرانەوەیەکی نوێ لە عێراقدا لێرەیە لە لای جەنابی سەرۆک بارزانی بۆیە هاتن و ئەویش بەڕاستی کە تێڕوانینی جوانی بۆ عێراق و بۆ ژیان و بۆ خەڵکی کوردستان و بۆ پێکەوژیان هەیە من دەتوانم بڵم تاکە کەسە بەڕاستی دەتوانێت لەو ڕوانگەوە زۆر ڕۆڵ ببینێت لەسەروی چۆن پێکهاتەکان پێک و بژن چۆن نمونەی لە هەرێمی کوردستان پێشکەش کراوکە پێم وایە جیهان لێک لە خاڵەگرنگەکان بەوە زۆر سەرسام بووە کە چۆن پێکهاتەکان لەم هەرێمە هەرێمێک ئابڵوقات دەدرێت سزا دەدرێت لە ڕووی ئابووری پەلامار دەدرێت لە ڕووی شەڕەوە درندەترین هێزی تیرۆریست پەلاماری دەرکاتێکدا هەسەر دەکرێت لە عێراق بە حساب ناومان لەنەوە عێراقی جوێ پێکهاتەکان دینە جیاوازەکان ڕائەکەن ناتوانن بژین هەمیان پەنا بۆ هەرێمی کوردستان دەن ئێمە لە هەرێمێک ژیاوین کە سرای سەختیەکانمان 2 ملیۆن ئاوارە و خەڵکی دەربەدەر ڕووی لێرە کردووە بەڕاستی خاڵکی گرنگ ئەوە پێم وایە تەنها بە لەخشە و ئەجەندای جەنابی سەرۆک بارزانی هەیە کە چۆن دەتوانی ئەم بارودۆخانە مامەڵیان لەگەڵ بکات. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دڵشاد وەستانی نووسەر و چاودێری سیاسی لەم ڕووماڵە تایبەتە لەگەڵمان بوویت.